سەرەتا دەستخۆشیمێ بۆ کەناڵی ئاسمانی پەیام بەڕاستی کەناڵی ئاسمانی پەیام نارم ێسەمە ڕوبەڕواوە کە میشەوتمانە کەناڵی خەڵکە هیوای سەرکەوتنیان بۆ دەخوازم بەبێ جیاوازی بیر و دەنگ و ڕەنگ بەدەم تەواوی کێشەکانی هاوڵاتیانەوە هاتووە و هیوای سەرکەوتنیان بۆ دەخوازم و هەمیشە بەرەپێش و زیاتر بەرەپێش بچن ئینشاءڵڵا وەکو مامۆستایەکی دانەمەزراو لێرەوە دیسان جارێک کرد پەیامی مامۆستایانی دانەمەزراو بگێنم وەک هەمیشە کەناڵی ئاسمانی پەیام بەڕاستی پێشەنگ بۆ لەگەاندنی داواکارەکانی مامۆستانی وانەبێژ و هەمیشە پێشەنگ بۆ بۆی لە ڕووماڵی تەواوی دەنگە ناڕەزاتیەکانی هاونیشتمانیان بەگشتی و مامۆسایان بە تایبەتی و بە تایبەتر مامۆسانی وانەبێژی گواستوێتەوە ئێمە لێرەوە زۆر سپاسی کەناڵی ئاسمانی پەیامەکەین هیوادارین بەردەوام بێ لەسەر ئەو خزمەتەی کە کردوێتی بە هاونیشتمانیانی هەرێمی کوردستان و هیواداری زیاتر بەرەوپێشتە دووبارە هیوای سەرکەوتن بۆ هەموو لایەکە خوازم. تاکیت کەناڵی پەیامێشێکە لەو کەناڵانەی کە جێدەستی دیارە لە ناو کەناڵەکانی تا بە تایبەتی کەم باگراوندێکی ئیسلامی هەیە و جمهورێکی تایبەتی خۆشیە هەروە لە ڕێی دەرگا خێرخوازیەکان وەکو کەناڵ بڵێندە چای خێرخوازی بەخشینەوەوانە کە چەندها بەرنامەی جوانی کردو و یارمەتی زۆر خەڵکییا و جێدەستیان دیارە لەم ساڵیادا پیرۆزباییان لێکەین هیوادارین لە بەرنامەکانیان بە تایبەتی بەخشینەکانیان زیاتر بچم بە تەنگ ئەو خێزانانەی کە خۆیان شارەزان و لیژنەوشتیانە بەدوان ناگەڕن و بەرنامەی تەلەڤیزیۆنەکان بە تایبەتی لە بواری ئیسلامیە تاسیرێکی زۆر هەبووە لەسەر خێزانەکان بە تایبەتی بەرنامەی پەروەردەیی ڕۆشنبیرەکانیان ئێمە دەستخۆشەکەین وەڵا بە تاکید سەیری بەرنامەکانیانەکەم حەزم لە بەرنامەی بەخشینەکەشێ زۆر بتابایەکەم من پیرۆزباییتان لێکەم شەڵا سەرکۆتۆ بن. بەڕاستی کەناڵی هەموو کەناڵە ئیسلامیەکان بە تایبەتی پەیام پیرۆزبایی لە کەناڵەکەتان دەکەم یادی لە دایکبوونی تەمەن زۆر خۆشحاڵم کە پیرۆزباییەکەم لەبەرەوەی تاکە مینبەر بووە کە پەیامی دینی ئیسلام و پەیامی پیاوچاکان و پەیامی زانایانی ئاینی بە کۆمەلگا گەیانەوە بەڕاستی کۆمەلگای ئەمە پێویستێکی ڕادەبەدەری هەبوو بۆم کەناڵە ئیسلامیانە بە تایبەتی کەناڵی پەیام لەبەرەوەی کەناڵی پەیام مام ناوەندی نەتون ڕەو نە زۆرمیان ڕەویش ینی مام ناوەندی کار و چالاکیەکان یەکەن و دەورێکی باڵایان هەبووە لە وشارکردنەوەی کۆمەلگا بە تایبەتی گەنج و لاوەکان خۆم لە نزیکەوە حەسەنە من هیچ حیزبێک نیم خوا ئیزانێ حیزب ئیسلامی و ئەلمانیش نیم بەدڵ لەوانەیە خەڵک بەڵام بەڕاستی ئەوەی پەیام و کەناڵە ئیسلامیەکان بەگشتی بە تایبەتی پەیام کردیان بۆ کۆمەلگای کوردی جێشانازیە وشارکردنەوەیەکی باشی گەنج و لاوەکان و بەتابەت پیرەکان یەکێک لە نمونونەکان ئەم سەرپۆشانەی کە لەم بازاڕای تۆی بینی هاندەریان ئەم کەناڵە جوانە بوو. پیرۆزبایی کەڵەکەدا لە کردستانی دابەزانیە هیوادارم کەڵەکە هەرهاوە لە پێشکەوتووە بێت تەمەخوازم تێگەشتێکەوە بەرنامەیەکی تۆزێ ڕێک و پێشی خەنە سەر هەرجێ خۆرێک و پێکە بەڵام باشتر هیوادارم تەمە درێژ بن خوا تەمە درێژە ئەوانە لە پشتی کار پێشی کابێنن زۆر سپاسان دەکەم. سڵاوتان لەبێ سەڵێدی کەناڵی پەیام لە هەموو لایەک پیرۆز بێ لە مسلمانانی کوردستان و تاوای مسلمانانی جیهان پیرۆز بێ کەناڵێکی باشە کەناڵێکە خزمەتەکە بە چینی فەقیر و هەژار کەناڵێکە سوودەگەینێ بە هەموو لایەک کەناڵێکە سەرکەوتووە الحەمدوللا و هەم کەناڵە ناوخۆیەکەشی ئەم کەناڵی فەزایەکەشی زۆر باشە بە تایبەتی زۆر خزمەتی فەقیرەکەن زۆر بەدەمەوە چوونی فەقیرەکەن زۆر ئاگیان لە فەقیرە زۆر فەقیر دۆستن لەبەرەوە من زۆر متابعیانەکەم و زۆر بەرنامەی دینی و حەدیسی پێغەمبەر و صلی الله علیه وسلم بڵاوەکەنەوانێ و زۆر شتی شەرعی بڵاوەکەنەوە من دەستخۆشیان لێ یەکەم. پیرۆزبایی یادی دامەزانی کەناڵی پەیامتان لێ یەکەم کەناڵێکی سەرکەوتووە هیوادارم بەرنامەی باشتر و باشتر بکە بۆ خزمەتی میلەتەکەمان بێ بە تایبەتی ئەو بەرنامانەی کە من وەکو مامۆسایەکی زانکۆ بواری شوێنەواری قساکەم پەیوەندی بە شوێنەوار و بە کللتوری ئەم نەتەوەمانەوە هەیە ئەوەی کە پەیوەندی بە ئەخلاقی ئەم نەتەوەمانەوە هەیە چکە بەڕاستی ئەمڕۆ ئێمە هەستی پێ ئەەکەین دوور و نزیک
حرەکەیەک هەیە بزوتنەوەیەک هەیە بۆ تێکدانی ئەخلاق و ئەدەبی ئەم وڵاتەی ئێمە هیوادارین ئەو بەرنامانە هەبێت زیاتر کە پەیوەندی بە ڕەوشتەوە هەبێت زیاتر پەیوەندی بەلایەنی کۆمەڵایەتیەوە هەبێت بۆ پتەوکردن و بەرەو پێشبردننی خێزانی کوردی تاوەکو ئەو خێزانانەمان لە دەست دەرنەچێت کە هەمانە بەڕاستی تەنها سەرمایەی کورد کە مابێ ئەمڕۆ خێزانەکەمان ماوەتەوە جگەلەوەی بەرنامەی سیاسیەکانیان هیوادارم هاوسەنگی بپارێزێ لایەنی حیزبی و لایەنگیری و ئەوانە کەمتر بێتەوە لە هەموو ڕوەکانەوە و بەرنمەکانی تریش بەعام من متابعە یەکەم بەرنمەکانتان سەرکەوتووە هیوای سەرکەوتندا بۆ خوازم. کەناڵی پەیام کەناڵێکی پێشکەوتووە بەڕاستی خزمەتی گەلی کوردی کردووە لە بوارەکانی ڕیوەرزشە لە بوارەکانی پەروەردە لە بوارەکانی چوون بۆ سەردانی گوندەکان بەڕاستی کەناڵێکی پێشکەوتووە و کەناڵێکی ئیسلامیە شوێندەسیان دیارە بەڕاستی لە بۆ گەلی کوردستان کەناڵێکی زۆر پێشکەوتوو بووە لە کاتی خۆیان بەرنمەکانی پێشکەش کردووە و زۆر پیرۆزباییان لە یەکەم و بە بۆنەی ساڵیادانەوە هیواخوازم کەوا بەرنمەکانیان زیاتر بەرەو پێش بچێ و خزمەتی گەلی کوردی پێ بکەن. دەستخۆشیتان لە یەکەم پیرۆزبایی لە کارمەندان بەڕێزەکانتانەکەم هیوادارم سەرکەوتوو بن هیوادارم ئەو تەلەڤیزیۆنە جوانی پەیام کە تەلەڤیزیۆنێکی کۆمەڵایەتی هەر بۆ شێوە کۆمەڵایەتیە شێوە خزمەتی کە کردوێتی لە ڕابردووەوەی کە ئێمە بینیمانە وەکو سەحاف و ڕۆژنامەنووسی کوردی هەر ئەمە بمێنێتەوە لەسەر ئەم ڕیتمە بەردەوام بێ دەستخۆشیتان لە یەکەی نمونەتان زۆر بێ. بسم الله الرحمن الرحیم درود و سڵاو بە گیانی پاکی پێغەمبەری نازار صلی الله علیه وسلم. پێم خۆش بوو لەم ڕۆژەدا پیرۆزبایی خۆم لە کەناڵە جوانەکەی پەیام بکەم. کەناڵی پەیامێکێکە لەو کەناڵانەی کە بەبێ جیاوازی پەیامی هەموو گەلی کوردی بە هەموو دنیا گەیاندووە. پەیامی ئاشتی و پەیامی پێکەوەژیان و پەیامی خۆشی و شادی گەلی کوردی بە هەموو جیهان گەیاندووە. بەڕاستی پەیام سەلماندوێتی کە کەناڵێکە بۆ خێرخوازی بۆ چاکەسازی بۆ میانەڕەوی بۆ ئاشتی و پێکەوە ژیان هەمیشە توانیوێتی بەبێ جیاوازی هەموو کللتور و کەلەپور و جیاوازەکانی کوردستان بە دنیای دەرەوەش بناسێنێ. جا ئەم کەناڵە پێویستم زانی من لەم ڕۆژەدا پیرۆزبایەکی گەرم وەکو فۆتۆگرافەرێک کە هەمیشە نتوانیمە لە ڕێی کەناڵی پەیامەوە کارەکانم بە هەموو جیان بناسێنم بە دنیای نێوخۆی کوردستان و دەروی کوردستان بناسێنم بەبێ جیاوازی. پێم خۆش بگو فۆتۆگرافەرێک لەم ڕۆژەدا پیرۆزبایەکی گەرم لە سەرجەم کارمەندان و دەسەی دامەزرێنانی ئەم کەڵانە بکەم و پیرۆزبایەکی گەرم لە بینەران و بیسەرانی ئەم کەناڵە جوانە بکەم. هیوادارم هەمیشە بەم شێوازە بە مەسکردن بە بەرپرسیارەتە بمێنێ لە خزمەتی گەلی کوردستان و خزمەتکردن بە هەموو کاڵچەرە کوردیەکان و هەموو ناوچەکانی کوردستان بە بێجیاوازی. لە یادی ئەو کەناڵە جوانەی ئێوە پیرۆزباییتان لێ یەکەم. بەڕاستی کەناڵێکی چاکە جوانە بە تایبەتی لەلایەنی دینەوە یعنی ئەوەی کە مەبەستیانەیە بڵاویەکەنەوە من بەڕاستی لەلایەن منەوە یعنی کەناڵێکە بڵین پێشکەوتووە لە ناحەی پەروەردەیشەوە هەر هەمان شتە بەڵام خۆ دەزانی پەروەردە لای ئێمە ئێساوەکو جاران نییە هەندێک شتێ سەقەتە و لە ناحەی مەسەلەن پێشکەوتنی ئەم کەناڵی ئێوە بە هەوڵ و ماندووبوونی ئەو کارمەندانەی کە ئیشیان کردووە ئەو کەسانی کەوایە توانای ئەوان هەبووە بتوانن ئەم کەناڵە بەرن بەڕێوە. گرنگەکەی لەوایە ئەندامەکانی کارمەندەکانی چالاکن بەتوانان بەرنامەیەک دابەزێنن کە ئەو میلەتە ئەو گەلە سوودی لێ وەرگێن. پێشەکی پیرۆزباییتان نەکەم بەڵام وەکو خۆم زۆر متابعی تەلەڤیزیۆن نیم هەر بەعام بەڵام وەکو کەناڵێکی کوردی جێگەی شانازیە و پیرۆزباییتان لێ یەکەم ئینشەڵا هەر بەردەوام من لە بەرنامەی تازەتر و باشتر و بەتایبەت وەرزشی چکە گەنجان زیاتر متابعی ئەوەن.